بابەتێکی تر وەکو ڕووناکیەک وەکو بروسکەیەک کە وردە وردە ناوە ناوە لێرە و لەوێ بەهۆی بابەتی جۆرا و جۆرەوە دەرەکەوێت. غاز ناردنی غازی ئێران بۆ عێراق وەستێنرا وەستا. ئەمە ئەگەر بابەتەکە تەکنیکیە، ئەگەر بابەتەکە سیاسی، ئەگەر بابەتەکە ئیقلیمی و دەوڵەتیە، بەڵام دوجار پێ ئەچێ ئێمە لە سەرەتای پێنانە ناو ململانەیەکی زۆر ڕاستە و خۆی پرسی غاز بین. پرسی غاز چی لە ناوچەکە دەگۆڕێت؟ چۆن ململانەی ئیقلیمی، ململانەی سیاسی و تەنانەت ململانەی نێودەوڵەتی لە عێراق وەرێمی کوردستان بەرەو ئاکارێکی دیکە دەبات. ئەو بەشەی بەرنامەمان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزای بواری وزە. کاک بەهجەت بەخێر بێ؟ زۆر سپاس حاڵت تەندروستی؟ حاڵت دیمانەت بەخێر. زۆر سپاس. یەکێکمان نبینی. بعد من تۆ لە تەلەڤیزیۆن نبین و منش تۆ بینم جار جار. خوا بەخێر بێ. زۆر سپاس سەرکەوتوو بی. با لەوەی دەست پێ بکەین، ینی دوای بچینە ناو لێکەوتەکانی بەڕێز بەهجەت، ینی ئەوەی ئەمڕۆ ڕوویدا مەسەلەن لە ئێران چۆن ینی لە تۆ کارەکەی چی؟ بەڵێ سپاس کاکەزانە. طبیعی سەبارەت بۆ بابەتی ڕاگررتنی غازی ئێرانی بۆ عێراق کە ئیمڕۆ تقریبن بە تەواوەتی ڕاوەستێندا، ئێران خۆی یەکێک لە سەبەبەکان ئەوەی خۆی لە ئێران لە قەیرانێکی گەورەی غازە. ئێران ئەو غازی کە بەرهەمێنێت بەهۆی ئەو گەمار و فشارە کانی ئەمریکا وڵاتانی ئەوروپاوە کە لەسەرێتی ئەتوانم بڵێم ئاستی بەرهەمێنانی غاز لە ئێرانە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و ئاستی بەرهەمێنانی کارەبا لە ئێرانە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە، نەک هەر بۆ عێراق. ئەو بەشەشی کە هەناردەیە کرد بۆ تورکیا ئەویش تا حەدێکی زۆر کەمی کردوێتەوە و ئەمەی عێراقیش ئەمە چەند جارێک پێشتریش بۆ نمونە 50 ملیۆن مەتر سێجا ڕۆژانە غازی هەناردەی عێراقە کرد. لە ماوەی ڕابردووە تقریبن گرتبیە 15 ملیۆن مەتر سێجا، ینی ڕێژەکەی ئەتوانم بڵێم زۆر کەم کردبەوە و ئیمڕۆژ کە ڕایگرتووە بەشێکی زۆری پەیوەندی هەیە بە بابەتی ناوخۆی ئێرانەوە خودی ئێران کە مشاکلی غازی زۆرە و ساڵانێکیش ئەم بابەتی کەمبوونی غاز و بەرهەمێنانی غاز لە ئێراندا بە شێوەیەکی بەرچاوکەمی کردووە، کاریگەری کردوتە سەر هەناردەکردنی ئێران بۆ دەرەوە و بەشێکی تریشی پەیوەستە بەو بابەتی قەرزەکانی کە لەسەر عێراق هەیەی، یعنی ئەوش قەرزێکی زۆری لەسەر عێراقی وەکوی کە بیستمە نزیکەی 4 بۆ 5 میلیارد دلاری و ناشتوانێ وەری بگرێت، یعنی کێشەیەکی گەوری بۆ دروست کردووە. جارە بەرەوە ئیمڕۆ بڕیوێتی، بەڵام من ئێران خۆی بەڵێ بەس من تەسەورەکەم لە دوای سەری ساڵەوە ینی بیگەڕێتەوە، ئەگەر کەمێتەکەشی کەم بێت بیگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڵام کێشە بەگشتی بۆ عێراق دروست ناکە. بەڵێ بە تاکید کێشەیەکی گەورە ئیمڕۆ عێراق تقریبا نزیکەی 4 بۆ 5,000 مێگاوات کارەبای لە دەرچووە و بەرهەمێنانی کارەبا لە عێراقا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردوێتەوە. ئەمەش خۆی پێشتر کارەبای عێراق هەر خۆی لە خۆیدا کەم بوو، ینی بەرهەمێنانی کارەبا و پێدانی کاتژمێرەکانی کارەبا لە عێراقا زۆر کەم بوو. بە تاکید لەوانەیە ئەم کەمبوونیش چەند سەعاتێکی تر کارەبای عێراق بە شێوەیەکی گشتی کەم کاتەوە و فشارێکی زۆر لەسەر هاوڵاتیان دروست. کاک بەهجەت ئەمە سەرەتای بروسکەیەک نییە کە لە حکوومەتی داهاتووی عێراقا ململانێکی قورس لەسەر مەسەلەی غاز بەڕێوەیە دەمێکە هەیە بە شاراوەی و بە کێرفەکە چێتە سەر و دێتەوە خوارەوە. کاک زانە عێراق بە شێوەیەکی گشتی ساحەی و یاخود گۆڕەپانی ململانی نەک نێوان ئەمریکا و ئێرانە یان رووسیا یاخود وڵاتێکی ترە. ئێران تەنانەت وڵاتە ناوچەیەکانی منتیقەکەیش لە ئێستادا سراعێکی گەورە و ململانێکی گەورە دەکەن لەسەر بابەتی غاز، یعنی تەسەور کە حکوومەتی عێراق ئەمەندە فشاری لەسەرە کۆمەڵێک بلۆکی غازی هەیە لە حدودی لەگەڵ سعودیە و کە ئەکەوێتە سنووری ئەمبارەوە ناتوانێت دەستی بۆ بێت، هەتاوەکو ئێستاش ناتوانێت وەبەرهێنانیان تێدا بکات. ئەو چەڵگە غازیانێشی کە هەیبوو لەسەر سنووری ئێران لە جەولێتە ڕاخیسی تەکمیلی 5 و 6 و جەولەکانی پێشووتریشە کۆمەڵێک لەو چەڵگە غازیانەی خستە بەردەم کۆمپانیەکان، هیچ کۆمپانیایەکی بیانی نەبوو کە تەقدیم کات بۆ ئەم چەڵگە غازیانە و بتوانێت ئیشی تیابکەوە بەرهێنانی تیادا بکرێت، لەبەر ئەوەی کە ئەو کۆمپانیانێش هەستیان بە مەترسی ئەو ململانیانە ئەکرد و هەستیان بەوە دەکرد کە وڵاتانی زلهێزی وەکو رووسیا یاخود ئەتوانم بڵێم هەتاوەکو حەدێکی زۆریش قەتەریش ئیماراتیش ئەمانش کە کاریگەری گەوریان هەیە لەسەر سێکتەری غازی عێراق و بە شێوەیەکی
حەزەر و مامەڵی لەگەڵدا دەکرێت وای کردووە کە بابەتی غاز لە عێراقا بابەتێکی زۆر هەستیار بێ و مامەڵەکردن لەگەڵیدا مامەڵێکی زۆر هەستیارانە بێت. باشە ململانێکە لەسەر مەسەلەن ئەوەی کە هاتنی مارک سەڤایە و ئەو هەڕەشانەی کە ئەکرێ بەڕێز کاکوازات ینی چ کاریگەریەکیانە بێت لەسەرەوەی عێراق هەموو مامەڵەکانی وزەی لەگەڵ ئێرانە ببڕێت. عێراق پێشتریش ئیدارەکانی پێشووتری ئەمریکا شارە هەبوو بەڵام بۆیان درێژە کردەوە بەڵە هاوکاری عێراقیان نەکرد لەبەرەوەی کە دۆخی عێراقیان بەرچاوە گرت و ئەم فشارانەی ئێستای ئیداری ئەمریکاش هەیەی تەسەور ناکەم زۆر فشارێکی جدی بێت یعنی وەکو ئەوەندەی کە میدیایی بێت تەسەور ناکەم ئەوەندە جدی بێت چونکە ئەگەر ئەمریکیەکان بیانوێت فشارێکی جدی لە حکوومەتی عێراق بکەن ئەو وەسیلەی تر زۆرە کە بتوانن فشاری پێ بخەنە سەر حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق ینی ئەوەندە حکوومەتێکی بەهێز نییە کە بتوانێت خاوەنی قرارێکی سابتی سیاسی خۆی بێت و نەتوانێت لەژێر کاریگەری داخوازەکانی ئەمریکا تەنانەت وڵاتانی ئەقلیمیشە بەڕاستی بڕیارەکانی خۆی نەگۆڕێت و ڕنگدانەوەی داخوازەکانی ئەو لەسەر بڕیارەکانی عێراق نەبێت. بۆیە ئەم بابەتی مامەڵەکردنی عێراق بە وزەی ئێرانە و داخوازی عێراق لەسەر وزەی ئێران تەسەورەکەم تا حدێک ینی چاوپۆشیەکی لێ دەکرێت فشاری لێ ئەکرێت بەڵام فشارەکان جدیدین و هەر بۆیە حکوومەتی عێراقیش کە وەکو بەدیلێک هەوڵی داوە کە بتوانێت غازی LNG لە دەروی عێراقەوە بە تایبەتی لە قەتەر و لە جەزایر و لەمانەوە کە هاوردی عێراقی بکات دوو سەکۆی بە بڕێک پارەی زۆر بەڕاستی دوو تێرمیناڵی لە کەناڵە ئاوەکانی عێراق لە باشووری عێراقا ئێستا بەکرێ گرتووە تاوەکو بتوانێت ئەو غازەی کە پێویستی پێێتی لە ئێرانەوە لە کاتی بڕانی لە دیوی ئێران بە تەواوەتی بتوانێت لە دەروی عێراق لە جەزایر لەگەڵ قەتەر بتوانێت هاوردی عێراقی بکات و بتوانێت ئاستی بەرەمێنانی کارەبا تقریبا هەتاوەکو حدێکی باش ئەمە بە دەردی خوات ئێستا واللهی بابەتێکی کاتی ئێستا ئەم بابەتی بەکرێگرتنی تێرمیناڵانە بۆ من ئەڵمانیاش کردی کاتێکە جەنگی ئۆکرانیا و رووسیا دەستی پێکرد و فشارەکان لەسەر رووسیا دەستی پێکرد و فشارێکی زۆریش هاتە سەر ئەڵمانیا کە ئەڵمانیا لەو کاتەدا هیچ تێرمیناڵێکی سابتی نەبوو بۆ ئەوەی کە بتوانێت غاز لە ڕێگەی دەریاییەوە هاوردە بکات و سوودی لێ بینێت تەنها احتیمادی کرد بۆ سەر ئەو بۆریانی کە لە رووسیاوە هاتوون بۆ ئەڵمانیا بۆیە ئەویش چوو سێ تێرمیناڵی باخیرە سێ باخیری بە شێوەیەکی مۆقەت بەکرێ گرت و عێراقش تقریبا ئێستا هەمان سیاست بەکار ماوەی ڕابردوو لە کۆرمۆر کێشەیەک دروست بوو بردومانێک کراوە جیهانی لەسەر هاتەدەنگ کرێ بوون جیهانی لەسەر ڕاست هەرێمی کوردستان ئەتوانێت چۆن خۆی لەو ململانەیە بپارێزی چون خۆی لەو ئاگرە بپارێزی بەڕاستی هەرێمی کوردستان پێشتریش کاکە زانە بە سیاسەتێکی حەکیمانە کە لە ساڵی 2022 ئەو کاتە کە جەنگی نێوان رووسیا و ئۆکرانە دەستی پێکرد و چەندین کەس و لایەن و چەندین کەسایەتی هەوڵی ئەویان دەدا کە هەرێمی کوردستان ساخ بکەنەوە بەو ململانی نێودەوڵەتی کە هەیە لە نێوان ڕۆژئاوا و هاوپەیمانەکانی رووسیا و هاوپەیمانەکانیدا کە بتوانن کە هەرێمی کوردستان ساخ بکەنەوە لەسەر ڕۆژئاوا و هاوپەیمانەکانی و هەڵایەکی ئەلامی گەورە دروستکرا لەوەی کە غازی هەرێمی کوردستان هەنادی دەرەوە دەکرێت و ئەمانە ئەوە بوو بە سیاسەتێکی حەکیمانە ئەم بابەتە ڕاگیرە و هەتاوەکو ئێستاش ئەو سیاسەتە حەکیمانەیە بۆ بەڕێوەبردننی غازی هەرێمی کوردستان بەردەوامە سەرڕای ئەوەی کە فشارەکان زۆرە سەرڕای ئەوەی کە مەترسیەکان لەسەر غازی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان زۆرە واتە ئەو چاوی کە چاودێری غازی هەرێمی کوردستانەکە و چاودێری بەرەو پێشوونەکانی و بەرهێنانی سێکتەری غازەکە لە هەرێمی کوردستان زۆر بەوردیە و بەردەوامیشە بەڵام سیاسەتێکی وەکو باسم کرد حەکیمانە هەیە کە غازە با بەڕێوە هەر ئەو سیاسەتە حەکیمانەی ژوای کردووە کە ئەگەر ئێمە بەراورد غازی بەرهێنانی غاز لە ئێستادا بکەین لە ئیمڕۆدا کە لەگە من لەگە جەناب تا قسەکەم لەگە ساڵی 2007 لە 150 بەرهێنانی غاز لە هەرێمی کوردستانە زیادی کردووە ئەمیش نەتیجەی ئەو سیاسەتە دروستیە کە لەگەڵ غاز و سێکتەری غاز سیاسەتە دروستەکە چۆنی سیاسەتە دروستەکە ئەوەیە کە غازی هەرێمی کوردستان ناخرێتە ململانی نێودەوڵەتیەکانەوە و سیاسەتی بەڕێوەبردننی غازی هەرێمی کوردستان بۆ سێ پاکێج دابەش کراوە
پێویستە غازی هەرێمی کوردستان غازی کۆی غازی بەرهەمێنراوی هەرێمی کوردستان یەکەم جار لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت لە زاخۆ هەتاوەکو گەرمیان ئەوە نەبێت وەکو نەوتەکە بۆ نمونە ئێمە نەوتمان لە ناو خۆدا دەست نەدەکەوت ئەوەی کە هەبوو هەناردەی دەرەوە کرا ڕێک پێچەوانەی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان لە غازدا مامەڵەی لەگەڵدا کراوە ئەگەر غازی هەرێمی کوردستان کە ئێستا تقریبا لە مانگی ئۆکتۆبەری ئیمساڵەوە غازی هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستی خۆبژێوی بۆ هەرێمی کوردستان بۆ قۆناغی دوای ئەمە بیر لەوە دەکرێتەوە کە بدرێ بە عێراق ئەمە سیاسەتە دروست ئەمە سیاسەتە دروستەکە ئەگەر لە عێراقیش زیاد بوو کە من تەسەورەکەم هەتاوە 20 ساڵی ترش لە عێراق ناتوانێت زیاد بێت اینجا بیر لەوە بکرێتەوە هەناردە بکرێتە دەرەوەی بەوە ئەتوانێت خۆت لە ململانی نێودەوڵەتەکان و نێودەوڵەتەکان بپارێزی بەڵێ بە دڵنیایی بەم شێوەت و ئەتوانیت بەشی پێداویستی ناوخۆی خۆت دابین بکەیت و نەبیتە سەرچاوی مەترسی و نەبیتە سەرچاوی ململانیە نێودەوڵەتیەکانی بینی زلهێزەکانی بواری غاز لە بین یەکتریدا چونکە چێ ئەو سیاسەتە ڕاستەقینەیە چێ ئەو سیاسەتە ڕاستەقینەی غاز بەڕێوە ئەبا کە نەبێتەوە هۆی ئاگرێکی ماڵوێرانکرد بۆ هەرێمی کوردستان ئەو سیاسەتە دروست و ڕاستی کە لە هەرێمی کوردستانە پەیڕەوە کرێ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی ئەکات و بەڕێوەی بردووە هەروکو چۆن پێشتر کاتێک کە سێکتەری نەوتی هەرێمی کوردستان 100% لە بەردەستی یەکێتیدا بوو بە شێوەیەکی ڕاست و دروست نەوتی کردبووە نیعمەت بۆ خەڵکی کوردستان ئێستاش غازی کردووە بە نیعمەت بۆ خەڵکی کوردستان و ئەو کەسێشی کە بە گیانی خۆی و بە ڕۆحی خۆی غازەکەی پاراست ئەوە کە بافڵ بوو کە لە ساڵی 2022 غازی هەرێمی کوردستانی پاراست و خەڵکی هەرێمی کوردستانی لەو ململانیە و لەو شەڕە قورسە پاراست ئەگینا من لێرەوە بە جەنابشت و بە هەموو بینەرانیشی کورسات نیوزی ڕدەگەێنم ئەگەر ئەو ئازایەتی کاک بافڵ نەبووە لە ساڵی 2022 دڵنیات دەکەم ئێستا هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان لە غەزە خراپتری لێ بەسەر هات بەو شێوە مەترسیدار بوو و بەو شێوەیەش هەرێمی کوردستان تووشی گرفتێکی نەک قەیرانێکی دارایی کە بەهۆی نەوتەوە توش بووە ئەو کاتە تووشی قەیرانێکی ماڵکاولی و سیاسی زۆر گەورە دەبووین چاوی ئیقلیمی لەسرە چاوی ئیقلیمی نەک ئیقلیمی نێودەوڵەتیشی لەسرە یعنی وڵاتێکی وەکو بۆ نمونە رووسیا کە ئێمە چەندین هاوپەیمانی بەهێزی رووسیا هەیە لەم منتیقەیەدا ئەم وڵاتانە بە هەرگیز ڕێگە نادەن بەوەی کە ململانیان بکرێت یعنی وڵاتێکی بۆ نمونە بچووکی وەکو هەرێمی کوردستان بێتە ناو معادلەیەکی نێودەوڵەتی گەورەوە کە نەزانێت ئەو سەری مەعاملەکە ئەو سەری مامەڵە نێودەوڵەتەکە و سیاسەتە نێودەوڵەتەکە چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت بۆیە تۆ پێویستە لێرەدا حەجمی خۆت بزانیت چۆن مامەڵە دەکەیت چۆن مامەڵە لەگەڵ غازدا دەکەیت کاکزانە مامەڵەکردن لەگەڵ غاز وەکو نەود نییە مامەڵەکردنی غاز مامەڵەیەکی زۆر هەستیارە زۆر قورسە غاز ئێستا هەنگاو بە هەنگاو ڕۆژ بە ڕۆژ ئەبێتە بەدیلی نەوت یعنی لە ساڵەکانی ڕابردوو ئەگەر ئێمە سەیری بکەین بەکارهێنانی غاز کەم بوو ئێستا بەکارهێنانی غاز لە ڕۆژێکە گەیشتۆتە 6 ملیۆن بەرمیلی پیاوانەیی غاز کە سەرفەکرێت نەوت لە 104 ملیۆنە وەستاوە غاز ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکات لە چەند ساڵی داهاتوودا غاز ئەتوانم بڵم پێش نەوتەکەوێت بۆیە هەموو چاوەکان لەسەر غازە و غاز ئەتوانم بڵم دەبێتە سەرچاوی یەکەمی دابینکردنی وزەی هەموو سێکتەرە ئابووری و پیشەسازەکان لەسەر ئاستی جیهاندا بۆیە وڵاتانی گەورە ململانی غاز دەکەن و دەیانەوێت بۆ نمونە بازاڕەکانی ئەوروپا بازاڕەکانی ئەمریکا کۆمەڵە بازاری گەوری غازەیە لەژێر کۆنتترۆلی خۆیاندا بمێنێتەوە و منافسێکی گەوریان بۆ دروست نەبێت کە ببێتە چۆنەڵی مایەی زەرەر و زیان گەیاندن بە مەساڵح ئابووری و سیاسەکانیان چونکە غازیش هاوشێوەی هەموو چەکەکانی تر هاوشێوەی هەموو ئەو ئالەت و ئەو بابەتە سیاسیانی تر کە هەیە یەکێکە لە چەکە زۆر کاریگەر و بەهێزەکانی بواری سیاسی بڵین قۆناغی داهات و قۆناغی ململانی غازە بێ لە جیهاندا هەرێمی کوردستانیش بە دەرنیلەوە بەڵێ بە دڵنیایی بابەتی غاز ئەبێتە یەکێک لە فاکتەرە زۆر بەهێز و گرنگەکانی ململانی وڵاتەکان لە بینی خۆیاندا و چەکی غازیش بەڕاستی ئەبێتە یەکێکە لە چەکە زۆر کاریگەرەکان چونکە وڵاتانی پیشەسازی گەورە پیشەسازی جیهان پێویستیان ڕۆژانە بەوە هەیە کە سەرچاوی وزە دابینکەن بۆ
بەردەوامیدان بە سێکتەری پیشەسازی و سێکتەرە ئابوووریەکانی خۆیان ئەگەر بێت و غازیان لێ بگیرێتەوە ئەگەر بێت و غاز بکرێتە چەکێکی فشار و بکرێتە چەکێکی گوشار لەسەر ئەم وڵاتانە کاریگەری زۆر 2011 بوو داناغاز دیان ڕۆژنامەیەکی بەری ئیماراتی بەڵاوی کردەوەتی یاریمی کوردستان دەتوانێت بەس بە غاز ببێ بە دەوڵات ئەو کاتە بیرتەوە بەڵێ ینی ئێستا ئەتوانین ئەگەر نەشبی بە دەوڵەت دەتوانین هەنگاوی گەورەی پێ بنیت. ئێمە ئەزانین چۆنە کاک زانە لە هەرێمی کوردستان ئێمە ڕێژەی غازمان هەیە بەڵام بەو حەجمە گەورە زۆرش نیمانە ینی ئێمە بە حەجمی خۆمان چونکە یەکێک لە مشکیلەکانی وڵاتی ئێمە کاکە زانە ئەوەیە ئەو داتایانی کە هەمانە لە میدیا زۆر گەورەکرێت ینی داتایەکێ بۆ نمونە لەسەر بابەتی غاز لەسەر بابەتی نەوت لەسەر ئەمانە هەندێک کەس هەیە هەندێک خەڵک هەیە کە لەسەر ئەم بابەتانە قسە دەکات ڕژمارەی زۆر گەورە دەڵێت وا دەزانێت کە بەم ژمارە گەورەیە وتی ئیتر تۆ ئەبیتە ڕقمێکی گەورە لەسەر ئاستی ژیاندا نەخێر بە پێچەوانەوە بابەتی وزە بە تایبەتی لە ناو هەر هەمووشیانە بابەتی غاز ئەگەر ژمارەکان وەکو خۆی بە دەقیقی باز نەکەیت کێشەی سیاسی گەورت بۆ دروست دەکات دەبێت بە چونکە ئەم میدیانەی هەرێمی کوردستان کە بە ڕۆژانە پەخشی ئەم بەرنامانە دەکەن دڵنیات دەکەم کە هەموو ئەو بەرنامانە مۆنیتەرەکرێت ئەو بەرنامانە مراقبە ئەکرێت لەلایەن وڵاتەکانەوە لەلایەن کۆمپانیای نەوتی و غازیەکانەوە هەمووی متابعە دەکرێت چونکە هەرێمی کوردستانیش یەکێکە لە وڵاتانی کە لەسەر نەخشەی وزەی جیهانە ینی حساباتی بۆ دەکرێت خوێندنەوەی بۆ دەکرێت و ئەو داتایانی کە لە هەرێمی کوردستان لە عێراق لە ناوچەکە ڕۆژانە بڵاو دەکرێتەوە حسابی بۆ دەکرێت و دراسەیەکی وردی لە کۆڵینەوەی وردی لەسەرکرێت ینی وا نەزانێت کە ڕقمێک گوتراتر ئەو ڕقەمە ئەڕات و کێشەی نییە بەڵام پێویستە ئەم زانیاریانە وەکو خۆی بگەێنرێت ڕاستە هەرێمی کوردستان غازمان هەیە بەڵام ئەو غازی کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان باسکردنی بەو شێوە قەبەیەش مەسەلە مەترسی گەورەت بۆ دروست دەکات مەبەستدارە بۆی کێشت بۆ دروست کات مەبەستدارە بۆی کێشت بۆ دروست بکات ئەیجینا ئێمە غازمان هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام ئەو غازی کە هەمانە لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم لە ئێستادا تاوەکو 10 ساڵ تاوەکو 15 ساڵی داهاتوش ئێمە لە هەرێمی کوردستانە ناتوانین غازە ناردی دەرەوەی عێراق بکەین بۆ دەرەوەی وڵات بکەین بەس بۆ ناو عێراق بۆ ناو هەرێمی کوردستان ئێمە ئەتوانین غاز دابین بکەین و ئەتوانین پێداویستی ناوخۆی عێراق بە شێوەیەکی تەواو دابین بکەین. سپاس بۆ بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزای کاروباری وزە سپاس بۆ جەناب شتان سپاس.